سادەی بینن وێنەی هەردوو کەسایەتی خۆشەویستی ئەم شارە یاریزانی دێری هذا كزنية نعم ناخذ Collect the mobile card. Vamos a ver, déjalo. Vamos a ver, déjalo. Vamos a
ميدي والله ميدي تلفون ميدي ما كابشنا كيف بنوصي نعم والله ئێستا دەست پێ دەکەی شەڵاوە مارشی نیشتیمانی لێ دراوە ئەوە یاریزانان دوا وێنەی خۆیان دەگرێن لە یاری کۆتایی کاک عەلی ڕەسوول و کاک ساڵح چەلاوی دیارە یاریزانان دەڵێتتر کردووە بە خێراتنی یەکتریان کردووە ئەوەی یاریەکەی برایان و چێژ و بەتام ببینین لە یاریگەی ئازادە ڕەش وهروها ئاوەڕاستی ناو یاریگا ئاراس وهروها یاریدەری کاک محەممەد وهروها کاک پێشەوە وهروها کاک شاخەوان ئەوەی دەیبینم کە ئێستا ئاڵگۆڕی گۆڵەکان بۆ ئەوەی چاوەکانێکی عالی یاریەکە دەست پێ بکات وهروها مادینی چواخۆنا با سێتی سوور یاری دەکات وهروها دابانی ڕانێ با سێتی زەرد یاری دەکات بە کاک سەرباز هەتا یاری دەست پێ نەکردو ئەوای بە کێدا کامێرەمان لەسەرە بەس خۆش کاکسە دیارەگە ڕاستی میرەبانی دەست پێ نەکات بۆ خۆمان چۆن دەڵێ هەموو شتەکە عایدی خۆمان بێ بەڵام ئینشاءڵڵا ئێستا ڕاستی میرەبانیمان لەگەڵ دەبێت بۆ بێژەری یاری نێوان کاکەڵوێ ژیانەوە یاری نادینیە بە قوربان هینەوە یاری دی ڕێسلنانە لە هەردوو یاریزانی دێرین بەناوی خودای بەخشم تێمینەبان بینەران و بەڕێزان خۆشەویستان و عازیزان ئەمە چەپوانی نێو یاریگا و کوێکرانی دەنج ڕاستی میرەوەی لە جێگایکەواتۆن بۆ بینینی یاری کۆچا یەک لە خولە نایاب و جوانەکان کە خولی ڕێز دێنان لە ڕێزدار و بەڕێزاریەکە لە بەڕێزان صالح جلاوي ولا برام برد عالي رسولا كامرو الليلة لما يتاني ازاد الرشد جواني راني دا لني ودفري رابرينا لقل تنشمي لباني عن جامتري يقليان يقرين يكان تيبق لشار لشاري جوان قرني جوانوا قراني مارتيني جوان قرنا امروبا برجي سوروا لبرام برد قراني دابان رنجي سرديان لخويان آلان دوو لشير اسماني كي جواني برقشينا لسر تختي شانوي برق صوصي يقلياري قالنا يا بركاني دفري رابرينا كياري كي آساد الرشن امرو لبدمشي والرشا امدو ديبا اجن كل بينا وناس ناو اجن كل بينا وبردنا ويناس ناو اجن كل بينا هناني يقل الناس ناو جوانا كان لاني وخاك ولاني وعرش رانيتا دودي بينا يا ابو كورا ليش يا مبرجي سوروا لشاري جوان قرني جوانوا ليقل الشارع الناس داركاني دفري رابرينوا امرو تشيفينا لبرام بردا دابان ببرجي سردي ناس داروا امرو تشنجي لبينا ويكام ناس نوا امرو للشارع الراني نتشد تري ام ناس نوا امرو العرش الراني نتشد تري بقاتي يا رزانان رزقاني مارتينوا لقول باريس مناسريان برقلي كان حسن مارسيلو
دانر درشان لباري راسو تشاف وستعاون مالك حسن شمارة نمتنو مع مصطفى عبد الله باستا ثانيا عمر شمارة حود او بست ابراهيم شمارة بيس آريان احمد سياستا او بير عبد الله شمارة دا عودي ايوه ابراهيم شمارة الشش وسام عزيز يا رسان شمارة حفتا لباري راستي يا ريكا يا رسان مارتينا نبرن برد قراني دابان بيكاتيجي بيس يا بوا يقول باريزا وخبت فتاح شاور بشتيوان نشتا باس نتشيكر صباح شمال بنت شيكر ابراهيم شمال اشراط نتشو ديار امير سامال بولا شمال الشش ايام عمر شمال بيس سنة خدر شمال نوستا ياسين اكرم ياستا شافنا وتون اوهو الله لو كولنا يا با دابان يكمين كول توماركاو يكمين كول دخات خاني كولي ماردينا و ليكمين توبيا مياريا ليكمين توبيا مياريكايا قراني رانيا لاني وخاتشي خويا انتا يكمين كول دخنا خاني كولي يا رزاناني قراني ماردينا و الله لو دس بيكنا يا با الله لو دس بيكنا يا با لخلتشي سي سرتايا يكمين كولي نياريكا لريكي آرام عمر آرام هارسان شمارة بيستين يا ونياريكا يكا من قلتو مالكا الله يوباري راستي ياريكايا بيكاتي يا رزانان لريزاكاني يا رزاناني تابانوا خبت فتاح شاور بشتيوان شيكر صباح شيكر ابراهيم جوتي الومين سام البوران آرام عمر وسارة خضر نبرام باتا ياسين اكرم وشافا وبالا فيصل الله يا هارسان شمارة عبد الله بيشوا ياريكا حنواتا وراستي ياريكا ماردين لدوي كرانا وداويرة ماردين بدوي كرانا ودكري ماردين شاوي لكولي كرانا ويا الله الله لو طوبنا يا با بلا مرد جيني وبديتوا لكوراني دابانوا للراس ويستا عبيت الله ولا شير كنترول يا رزاناني دابانا بيكمل عمرو شوارنا بجواني ناياب عمرو شوار بياوي كورا بحاكمي يا ريكو تايتان راون بقاسي امر يا ساد الرشتان راون بيكمن عم شويني يكم اراس حسين نبالا كينو بيشوا حسن محمد بيروس نسرب محمد دوستاني ونام شواني شوانم حكيم رسول وصل برشتياري مياري نايا با ريستارو بريسورا باباني ريخريم خلا خاول ناويتشي كور اللي رانيا خاول ميشويتشي كور للا بركاني ميشو رانيا اويش سورا بابانيا بياويتشي خمخوري ورزشي شارع بياويتشي كورا والناس دارا بياويتشي خوش ويستيني ورزش كاراني يمدفريا سوران رابر دودا يقلا كل كارانيا بكاني رانيا بوا سوران الرابر توتا يا رزانك طوما ترسي دار وترسناكي الراني يا بوو استيريك ولا استير ادري وشاوكاني يا مدفرة عرواتا وراستي يانيكا دابان ديوي اللي سرتاوا لاني وخاتي راني وا قولي طلني عيبني أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن
الله أكبر لا إله إلا الله چەپی یاریکایە وتەبێتە هەڵە و لە بەرشەوەندی یاریزانانی کوڕانی تاپانە و لەبارەی چەپی یاریگاوە خۆشەویستان و عازیزان ئەمە تەپوانی نێو یاریگا و گوێگیرانی دەنگی ڕاستی میرەبانی بە ناوی ڕێخەرانی ئەم خولە و ڕێزدار و بەرەز عالی ڕەسوول و ساڵح چەلاوی بەخێراتنی یەک پەیەکی ئامادە بووان و سەرجەم میوانانی نێو یاریگاکەین بۆ نێو یاریگای ئازادە ڕەش بەخێر بێن سەر و سەرچاوان هەڵواتە بەڕاستی یاریگا یەکلەوە لای کوڕانی تاپان وەردەگیرێ مەترسیدارە مارتین وەریەکی و نازدارە مارتین دەگەرە لە پێناوکارانەوە لە پێناو ئەنجامدانی ڕێمۆنتادە ئای لەم ڕێمۆنتادایەی ئەمڕۆ کە دەشێت چاوەڕوانی کوڕانی مارتین بکە ئەی لەو یاریە نایاپانەی کە ئەمڕۆ لە نێو یاریگایە الله تۆپێکی نایاب و بەڵام ناپشیوان دەستەکانی بەرزەکاتەوە ئاماژە بە ئۆفسایدەکە ئۆفسایدە و دەڕواتەوە شێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی بێگومان کوڕانی داپانەوە داپان لە سەرەتا و دەستپێکی یاری ئەمڕۆ و لە خولەکی سێدا توانی یەکەمین گۆڵ بخاتە خانەی گۆڵی یاریزانانی مارتینەوە یەکەمین گۆڵی ئەمڕۆ بە ناوی یاریزان ئارامەوە بە مۆری ئارامەوە بنووسرێتەوە هەڕواتەوە ڕاستی یاریگا دوێتەوە جارێک دیکە لە بەرگری و بەرگریکاران لە یاریزانانی کوڕانی مارتینەوە مارتین خەوەند و بەرگریکاری نایابە خەوەند و یاریزانی نایابە مامۆستا دەشتی لە بەرامبەردا مالک حەسەن کە ئەمڕۆ لە دڵی بەرگری یاریزانانی مارتینە یاری ئەنجامدەن پێشەوە یاریگایە هەڕواتەوە ئێستا و دێتەوە لای بەرگریکاران لە باری چەپ یاریگاوە دێتەوە لای کوڕانی تاپان یاریزان چاوەڕێ پشتیوان چاوەڕێ و دەرەوەی یاریکایە و دەرەوەی کۆنتڕۆڵی یاریزانانی تاپانە خۆشەویستان و عازیزان ئەمە دەبوانی نێو یاریگا و گوێگرانی دەنگی ڕاستی میرەبانی لەگەڵتانم ئەمڕۆ بە شێوەیەکی مەیدانی بۆ یەکەمین جار لە کاروانی وەرزشی کۆمنتاری میرەبانیدا بە شێوەیەکی مەیدانی لە نێوڕانی دەڤەری ڕاپەڕینە ئامادەم بۆ کۆمنتاریکردن لەسەر یەک لە کۆتایە نایەبەکان لەسەر یەک لە فاینالە نایەبەکان لەسەر کۆتاڵقی خولی ڕێزدێنان لە عالی ڕەسوول و ساڵح چەلاوی پەیوەندی یاریگایە و چارێکی دیکە هەرواتەوە شێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی بێگومان داپانەوە چەپی یاریگایە هەرواتەوە ئێستا یاریزان ژمارە یازدە یاریزانی یازی ناکرم ئێسین دەڕوا دێتەوە لە یارام خاوەن کۆڵە نایابەکەی ئەمڕۆ پێشەوە یاریگای ئێستا دەڕوا و نایاب الله ڕاستی یاریگایە مەترسیدارە داپان دەگەرە بە دوای کۆڵی دڵنیاییدا و بەڵام ئاسانە وەردەگیرێ و دێتەوە لای یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی مارتینەوە هەرواتەوە ڕاستی یاریگا یاریزانی ژمارە هەفتە ئوسامە یەک لە یاریزانە عەزیز و نازدار و نایابەکان یاریزانێکی گەورە و پەڕێز یاریزانێکی پەڕەوشت ئەیافەرین بۆ داپان ئەیافەرین بۆ یاریزان ساماڵ بوران برای ساماڵ بوران ئافەرین بۆ ساماڵ کە بە ڕۆحێکی گەورەی وەرزشیەوە تۆپەکە دەخاتە دەرەوە یاریگا تاکو لە گیانی سەلامەتی هاوڕێکی دڵنیا بێتەوە ئەو دڵنیایە لەوەی کە ئەمڕۆ گیانی سەلامەتی یاریزانان لە نێو یاریگایە لە کۆڵ گرنگترە لە ئەنجام گرنگترە لە ناسناو گرنگترە لەسەر جەم خەڵاتە تاکە کەسێکا گرنگترە یافەرین ساماڵ کە نایاپانە تۆپ دەخاتە دەرەوە یاریگا و کوڕانی مارتین لە ڕێگەی وسامەوە تۆپەکە دەنەوە داپان پێشەوە یاریگەی ئارامی فەنان ئەڵڵای ئارام ئارام دەڕواتەوە لای یاسین یاخود یازدان ژمارە هەفتە و نایابە باڵا باڵا فەیسوڵڵا باڵا وەرگیرە و چافە باڵا فەیسوڵڵا چافە ئەم وەرگیرە و دەڕوێتەوە لای یاریزانانی مارتین چەپی یاریگایەم نایابە وەرگیرە و ناپشیوان دەڵێنە یاری یاخود هیچ هەڵەیەک لە گۆرەدا نییە هەڕواتەوە ڕاستی یاریگە و مەترسیدارە دێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزان ساماڵ پێشەوە یاریگایە دەڕوا ساماڵ دێتەوە لای هاوڕێکانی یاریزان سەرهەنگ دەگۆڕێ سەرهەنگ نایابە پێشەوە یاریگای ئێستا مەترسیدارە دەڕواتەوە لای سەرهەنگ یاریزانی ژمارە نۆسا یاریزانێکی جوڵا و
چالاک و بەکارە پێشەوە یاریکای ڕۆمەسێنەوە دەگیرێت و دەڕوێتەوە لا یاریزانان لەرزەکانی یاریزانەی ماردینەوە نێوەن یاریگای و دێتەوە ئاڕواتەوە جارێکی دیکە و ناوشوان دەڵێن و هێچ چاڵەیەک لە کۆرەتانیە جارێکی دیکە یاریزان سەرهەنگ ئاوڕێکی هەڵدەستێت دێتەوە نێوەن یاریگای سەلامە ئینشاءالله بە تەواوی یاریزانانی نێو یاریکا ئەمە ناکەین وەی وەدانی کە ئەمڕۆ لە نێو یاریکایە هیچ یاریزانێک بۆی پێکانەوە یاریکا پەچێنێڵێ هیچ یاریزانێک بۆی پێکانەوە نەڕواتێ دەرەوە یاریکا وەڕاستی یاریکایە ئاڵتانی لاوا و لە بەرشەوەندی یاریزانان لە ڕێزەکانی یاریزانانی مارتینی پەرێکسووری جوانەوە کاپیتێن و کاپیتێریۆسی ئەمڕۆ کەشتیوانی کەشتێکی یاریزانانی کوڕانی مارتینە کە گەر هەڵە نەبم یاریزان هاوپیر عەبدوڵڵایە یاریزان ژمارە دە لە نێوەندی یاریکایە کە ئەمڕۆ شارەی کافتەی کوڕانی مارتینی لە قۆڵ گرتووە وەک ڕایەنەرێک لە نێو یاریکایە ڕۆڵەپینێ وەک ڕایەنەرێک لە نێو یاریکایە تەوریەیە لەگومان گر یاریزانێک ئەمڕۆ لە نێو یاریکایە مافی قسەکردن و گفتوگۆکردنیە بێت لەگەڵ ناوژیوانە ئەو یاریزانە ژمارە دە یاریزانە ئەوپێر عەبدوڵڵایە یاریزانێکی لەسەر خۆ یاریزانێکی پرس و پەڕەوشت یاریزانێک کە ڕێگەناتە لە نێو یاریکا هیچ کاتێ هاوڕێکانی گرژی و ئاڵۆسی بنێنەوە ڕێگەناتە هیچ کاتێ یاریزانێک لە نێو یاریکا ڕوبەڕووی ناو پشیوان بوەستێتەوە ئەماشاکەم بۆ خۆی دەڕوا داکو لە گیانی سەلامەتی یاریزانانی داپان دڵنیا بێتەوە ئەوان فێرگراون لە چوار قوڕا کە گیانی سەلامەتی یاریزانان لەسەر و هەموو شتێکەوەیە ئەیا فەرین بۆ ئێوە پاڵی ڕاستی یاریکایە و لێرەوە لە کوڕانی ڕانیەوە لە کوڕانی بەردەم کێوە ڕەشەوە لەسەر بازانی مامۆستا و پشکەریمەوە ئاڕاستی یاریکایە ئاڵێ و پێکومان لە بەرشەوەندی یاریزانان لە ڕزەکانی یاریزانانی کوڕانی داپانەوە ئاڵێ و لە داپانەوە لە ڕاستی یاریکاوە لە پێناو دووەمین کۆڵی ئەمڕۆ چواردە خولەک وا تێدەپەڕێ ئەنجام تاکو ئێستا کۆڵێکی پێوەڵامی ئارامە ئەنجام تاکو ئێستا کۆڵێکی پێوەڵامی ئارامە لە چواردە خولەکی سەرەتایە پاڵی ڕاستی یاریکایە و مەترسێک لە ڕێکایە پۆست یەکاتەوە نایە بە بەڵەمەسانە دێرەوە یاریکایە و لێدانی گۆشە لێدانی گۆشەیە یاریزانشمانە بچوار حەسەن مارسێلۆ ئێک لە چەپەوانە نایەبەکانی پاڵی چەپی یاریکای یاریزانانی ماردینە دێرەوە یاریکایە و دێتەوە لای داپان لاوڵدا بەرەو دووەمی کۆڵ دێنەوێ ڕێکای دووەمی کۆڵ بدۆزنەوە ڕێکای دووەمی کۆڵ بێنن لە نێو یاریکایە پاڵی چەپی یاریکای وێستا مۆتەرسیدار و باس یەکاتەوە یا ئەڵڵا و ناوپشیوەیە ئاماژە بە هەڵەیەکە هەڵەیە و لە بەرشەوەندی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی ماردینەوە ئەوەی من دەبینم ئەمڕۆ لە نێو یاریگای ئازادە ڕەشە بەدل لە یاریەکی نایە بجوان ڕۆحەیەتێکی گەورە برایەتێکی گەورە دۆستایەتێکی گەورە لە نێو دوودی پیجوانە یەک لە چوار قوڕنە و یەک لە ڕانیە کە ئەمڕۆ 22 برە لە نێو خاچی ئازادە ڕەشدە یاری ئەنجامەدەن ئاڕەواتەوە ڕاستی یاریکا مەترسیدارە دێتەوە لای یاریزانانی داپان لە نێوەندەوە دەڕۆ مەترسیدار و نا ئاسانە و دێتەوە لە ئوسامە عەزیز ئوسامە پێشەوە یاریکایە واسانەیە ئوسامە ئاڕەواتە دەرەوە یاریکا و بێگومان ئەپێچە هەڵدانی لاوت لە بەرشەوەندی یاریزانان لە ڕزەکانی یاریزانان لە کوڕانی داپانەوە یاریزانی ژمارە 8 یاریزان چاوەڕێ پشتیوان ئێمە چاوەڕێ جێبەجێگە سەرنگ دێتەوە لای چاوەڕێ دەڕوا چاوەڕێ ئوسامە بەڵێ ئەزانە و دوور دەخرێتەوە دێتەوە لای سامە بوران ساماڵ دەگۆرە و دێتەوە پاڵی ڕاستی یاریکا و جارێکی دیکە ئاڕەواتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕێزەکانی کوڕانی داپانەوە هێرشەکانی داپان پەردەوامیانێ بۆ سەر قەڵای چوار قوڕنا هێرشەکانی داپان پەردەوامیانێ بۆ سەر خاکی چوار قوڕنا بۆ سەر خانەی کۆڵی مەلاسریان ئەم تاوەکو ئێستا کۆڵێکیان تۆمار کردووە و بە دوای کۆڵی دووەم و دڵنیایی داتەگەڕێن ئاڕەواتەوە پاڵی ڕاستی یاریکا هەڵەکان پەرتەوامیانەیە ڕاستی یاریکای دەبێتە هەڵدانیدا لەژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕزەکانی ماردینەوە توپێک پاڕاستی پاڵی ڕاستی یاریکا و یاریزان ژمەدانە دڵشات یاڵە دانەر یەک لە ڕاستەوانە نایەبەکان دانەر دەگۆرە دەڕواتەوە لای 25 ئاڵەنە بە مامۆستا دەشتی
عبدوڵڵایە ئاگۆ لەو دێتەوە نێوە دیاریگە وەشتا یاریزانێکی نایاب و دیاری نێویاریکە ئاگۆ لەو جارێکی دیکە وەڵام ئاسانە وەردەگیرێ و دێتەوە لای یاریزانان لەرزەکانی یاریزانانی بێگومان کوڕانی ماردینەوە ڕاستی یاریگایە هەرواتەوە جارێکی دیکە دێتەوە ژێر کۆنتڕۆلی کوڕانی ماردین بانگڕاستی یاریگای و دەڕواتەوە جارێکی دیکە و دێتەوە لای یاریزان ژمانە سیازدە یاریزانێکی نایاب و جوڵاو ئاریان ئەحمەد ئاریان دێتەوە نێوە دیاریگا یاریزانی ژمانە هەشتا ئاگۆ لەو دێتەوە لای هاوپیر دەڕوە ئەڵڵا هاوپیر نایابە هۆپا هاوپیر ئەڵڵا نابجیواندا لە نۆ پێناتی هیچ سزایەک لە کۆڕێتانە تۆپێکی نایاب و مەترسیدار خەپات ڕای دەکرێ هیچ سزایەک لە کۆڕێتانی و لێکەڕێ یاریزان ئاریان ئافرین ئابیر دەیکشێنێتەوە دواوە لەگەڵ نابژیوانە بە شێوازێکی زۆر نایاب و جوان گفتوگۆکە و نابژیوان دەڵێت کە هیچ سزایەک لە کۆڕدانی ئاوبیرچیان یاریەکە بەردەوامە و دەبێتە لێدانی کۆڵ و مالی کۆڵ لەبەر شەوەندی یاریزانان لە ڕێزەکانی یاریزانانی کوڕانی لەگومان داپانەوە هیچ سزایەک لە گۆڕێتانە نابژیوان دەڵێت نۆ پێنالتی واتە هیچ دێتانی سزایەک ئەمڕۆ تاکو ئێستا لەوە شەوەندی یاریزانانی ماردین ئاشمار نەکراوە ڕاستی یاریگا ئێستا ئاڕواتەوە ڕاستی یاریگا پەڕۆ پێش بەڵام ئاسانە و دوورە جافە هەوای لێدانی گۆشەیەکە و پەڵام ناوبژیوان لە پاڵی ڕاستەوە ئاویش ناوبژیوان پێشەوایە دەڵێت لێدانی گۆڵە جافە چەپی یاریگایە هەرواتەوە جارێکی دیکە و دێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی بەگومان ڕانیەوە نێوەن یاریگان سامە ئەگۆرە بدێتەوە ڕاستیارێکا و لای جوتیارتە گۆرە بدێتەوە لای جافە و باڵا فەیسوڵڵا لە بەرامبەر دایاسین لە پێشەوە یاریزانەی داپانە عەبدوڵڵا جەلێل هاوپیر دەکۆڕێت دوێتەوە پای چەپی یاریگا هەڵگەڕاوێ و لای کوڕانی مارتینە سرێ لە بەرامبەر سێ تا بەڵامە ئاسانە وەرگیرا ناوبژیوان ئاماژە با هەڵەیەکە هەڵەیە و لە پاڵی چەپی یاریگاوە ئاراس حوسێن یەک لە ناوبژیوانە نایاب و دیارەکانی ئەمڕۆی نێو یاریگایە ئاراس ئاماژە باڵێکە لە بەشەوەندی مارتین لە بەڵامە ئاسانە وسامە عەزیز ئۆسامە بەڵامە ئاسانە وەردەگیرێ بێگومان ئاڕوایەتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لەرزەکانی یاریزانانی کوڕانی دابانەوە خولەکەکان تێدەپەڕن چرکەکانی نیوەکاتی یەکەم هێدی و پەیدا تێپەڕن ئەنجام تاکو ئێستا ئەوەی دیپین و لە بەرچاوانە دیارە ئەنجامەکە گۆڵێکی بێوەڵامە یاریزانێ لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی داپان لەسەر زەویدا کەوتوە سەلامەت ئینشاءالله سەلامەت ئینشاءالله هەرواتەوە ڕاستی یاریگا دوێتەوە ژێر کۆنتڕۆڵی خەبات لەبەرامبەر بەرگریکاری هاوڕێی بەرەو پێشەوە یاریگا یاریزانە ژمارە 5 یاریزان چێکرد ئیبراهیم یاریزانێکی نایاب یاریزان چێکرد ئاسانە دوورە و دەرەوە یاریکایە و دەبێتە لێدانی کۆڵ و مالی کۆڵ لەوەڕ شەوەندی یاریزانان لەرزەکانی یاریزانانی کوڕانی بێگومان ماردینەوە چەپی یاریگایە یاریزانی ژمارە 8 هەڵبەست ئیبراهیم ئەدرێسی ژمارە 8 پۆشیوە خاوەن ناوێکی گەورەیە خاوەن ڕەوشتێکی بەرزە لە نێو یاریگایە یاریزان هەڵبەست ئەمڕۆ لە نێوەندی یاریگای یاریزانانی کوڕانی ماردینە یاری ئەنجامە چەپی یاریگایە هەرواتەوە جارێکی دیکە و دێرێتەوە ژێر کۆنتڕۆڵی بەرگریکاران ئاسانە و دێرەوە یاریگایە ئاراس ئاماژە پاڵدانی لاکە لە بەشەوەندی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی داپانەوە لە نێوەندی یاریگاوە جارێکی دیکە و دێتەوە هەرواتەوە ژێر کۆنتڕۆڵی بەرگریکاران وەردەگیرێ و دێتەوە لای کوڕانی مارتین نایابە مارتین پێشەوە یاریگایە نایاب ئەڵڵا دێتەوە لای وسامە
عمبر لەوەی بگاتە لای وسامە عەزیز بەرگریکاران تۆپ دوو دەخەنەوە ڕەشاکر ماردین مەشاءڵڵا عڕوات بەرەو پێشەوە یاریکا و بەڵام لە کۆتاییدا دەرەوە یاریکای ماردین نایەوێ ئەمڕۆ پاسانی لە نێو چێوەڕەشدا چۆکتا بدە ماردین نایەوێ ئەمڕۆ پاسانی لە نێو چێوەڕەشدا چۆکتا بدە نایوێت پاسانی ئەمڕۆ لە نێو خاچی ڕانیەدا نازناوەکە لە دەست بدە تا کۆتایی گەیشتون تا کۆتا قۆناغی ناویانە ئەمڕۆ یاری کۆساییە ئەمڕۆ کۆتاڵقی زنجیرەی یاریەکانی خولی ڕێزێنان لە ڕێستان و بەڕێزان ساڵح چەلای و عەلی ڕەسوولە بێنە ببنە پاڵەوان هەرچەندە خۆیان پاڵەوانن ئەم دوو تیپە هەردووک پاڵەوانن هەردووکتان کەورە و فەنانن گەر پاڵەوان و گەورە نەبن گەر نازدار و جیاواز نەبن ئەمڕۆ لە یاری کۆتاییتا نابن ئەمڕۆ لە یاری کۆتاییتا نابن ئەمڕۆ لە کۆتاڵقەدا نابن مادەم ئێوە گەیشتن لە فینال مادەم ئێوە لە کۆتاییتان ئێوە هەردووکتان پاڵەوانن یاری ئەمڕۆ بۆ دیاریکردنی پاڵەوان نییە واتای ئەوە نی ئەوەی بیباتەوە پاڵەوانە ئەوەی نەیباتەوە نا یاری ئەمڕۆ بۆ دیاریکردنی پاڵەوانی یەکەم و پاڵەوانی دووەمە بۆرسێک کاتەوە ئێستا و دێتەوە جارێکی دیکە دێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانە لە باری ڕاست یاریکاوە هەڵدانی لاواوە لە بەرشەوەندی کوڕانی ماردین یاریزان هەڵبەست لە بەرامبەر دانەر دڵشادە دەیانەوێت کۆڵە تۆمارکەن و شاد بن نا ئەم هەڵدانە دروست نییە ئەم هەڵدانە تەواو نییە ئەم هەڵدانە ڕاست نییە و بۆیە ناوژیوان دەیگەڕێنێتەوە و دەیداتەوە کوڕانی دابان و لە پاڵی چەپی یاریگاوە بێگومان خولی ڕێستێنان وە پێم ڕاگەیاندن بۆ دوو لە گەورە پیاوەکان ساڵح چەلاوی عەلی ڕەسوول مێژوو کاروانی 45 ساڵەی وەزشی بەڕێز ساڵح عەلی وەیس ناسرەو بە کاپتن ساڵح چەلاوی کەسایەتیەکی دیاری دەفەری ڕاپەڕین و کوردستان بەڕێز ساڵح چەلاوی لە ساڵی 1965 چاوی بە دنیا هەڵهێناوە سەرەتا وەک هەر وەرزشکارێ لە کۆڵانەکان وەلا خوێندنگاکان دەستی بە یاری تۆپی پێکردووە دواتر پەیوەندی کردووە بەم تیپانی خوارەوە لە 1970 تیپی شەیدان یەکەم تیپ بۆ کە ساڵح چەلاوی یاری تێدا ئەنجام داوە لە 1970 یاری بۆ تیپی نەورۆز کردووە لە 82 بۆ تیپی لاوان و هەڵبژاردنی ڕانی یاری ئەنجام داوە لە 84 تا 86 داستانێکی نایابوو جوان بۆ یانی وەرزشی وەتەن لە سلێمانی کە دەکاتی یانی سینوانی نوێن لە ئێستادا یاری ئەنجام داوە لە ساڵی 86 تا 2002 لە تیپی وەرزشی چێوەڕەشدا یاری کردووە بە درێژایی 16 ساڵی تەواو کاپتنی ئەم تیپەی لە قۆڵی کردووە لە 92 تاکو 2002 بۆ یانی وەرزشی ڕانی یاری ئەنجام داوە و خاوەن مێژوویەکی گەوری و کاپتنی شارەکە بووە لە خولی نایابی کوردستانیشدا لە گەڕانی گەورە و نایاب و جوانە یاری ئەنجام داوە لە درێژەی کاروانی وەرزشی ساڵح چەلاوی لە چەند پلە و پۆستێکدا خۆی بینیوەتەوە هێچێک بووە لە دەستەی دامەزرێنەرانی یانی وەرزشی ڕانیە لە ساڵی 1992 لە 95 تاکو 2002 پێشەوە یاریکایە بەڵام نا لە 95 تاکو 2002 ئەندامی لیژنەی ئۆڵۆمپی ڕاپەڕیوە واتە 7 ساڵی تەواو بە درێژایی یانی وەرزشی ڕانیە دەستەی پەرەوپەریانی ڕانیە بووە تا ساڵی 2017 واتە 25 ساڵی تەواو واتە چارەکە سەدەیەک و چەند پلە پۆستێکی وەرگرتووە لە یانی وەرزشی ڕانیەتا 4 ساڵ جێگیری سەرۆکی یانی ڕانیە بووە 4 ساڵ سەرۆکی یانی ڕانیە بووە خۆشبەختانە تاکو ئێستا دانەبراوە لە ئێستادا ڕایەنەری یاریزانە دێرینەکانی یانی ڕانیە و لە دوای خۆیەوە ئەم پیاوە گەورەیە لە دوای خۆیەوە خۆشبەختانە کاروانە وەرزشیەکەی و بنەماڵەیە بەردەوامە بۆ خزمەتکردنی شاری ڕانیە کوڕە گەورەکەی کاک ساڵح بە ناوی داستان چەلاوی بۆ ماوەی 8 ساڵ کۆمپارێزیانی وەرزشی ڕانیەیە و چەندین ساڵ یاریزانی تۆپی دەستی یانی ڕانیە بووە لە خولی نایابی کوردستان و باشترین یاریزانی دەڤەرەکە بووە و بۆ 1 ساڵ
ڕایەنەری تیپی تۆپی پێیدەستیانی ڕانیە بۆ تاکوین ئێستاش بەردەوامە وەخچە گەورەکەی بەناوی دەرم ساڵح چەلاوی لە تیپی کچانیانی ڕانیەتە لە یاریەکانی پالۆ فوتساڵ یاری پۆیانی ڕانیە لە خولی نایابی کوردستان ئەنجام داوە وەکو ڕە بچووکەکەی کاک ساڵح بەناوی دینۆ چەلاوی گۆڵپارێزێکی لاوی ئەم شارەیە و لە تیپیایی دەی کەرک و کەم ساڵ بۆتە پاڵەوان و باشترین گۆڵپارێز بێگومان لە ئێستاشتا سەرۆکی دەستەیان دەرانیانی وەرشی ڕانیەیە کە 4 ساڵە خزمەتەکە لەناو دەستەیان دەرانیانی وەرزشی ڕانیەتە ئەوانەی باسم کردن ئەمە بەشێکی کەمی مێژوویە پیاوە ئاڵتونیە بووە کە هەمیشە خۆی و خێزانەکەی پاڵپشتی بوون و پاڵپشتیانی ڕانیە بوون و ئێستاش ماڵ و دوکانەکەی لە خزمەت وەرزشکارانی ئەم دەفەرە و تەواوی وەرزشکارانی کوردستانە هەروەتەوە ڕاستی یاریگا و دێتەوە ژێر کۆنتڕۆڵ یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی مارتینەوە نیوە کاتی دووەمیش ئینشاءالله کورتەیەک لە شیان نامەی مشتێک لە خەرمانی عەلی ڕەسوول نیوە کاتی دووەم ئینشاءالله کورتەیەک لە ژیان نامەی عالی ڕەسوول باوکی لالۆ لە بەرامبەردا لاسۆ کە ئەمڕۆ لە نێو یاریگادا تەشریفیان هێشان بە شانی ساڵح چەلاوی ئەو دوو پیاوەی 45 ساڵی تەواو بێدابڕان 45 ساڵی تەواو بێ عاجز بوون یان 55 ساڵی تەواوە 55 ساڵی تەواوە بەبێ عاجز بوون ئەم دوو پیاوە برایەکن ئەم دوو پیاوە هاوڕێیەکن ئەم دوو پیاوە هاوڕێن هاوسەفەرن هەمیشە پێکەوە بوون داستان و مێژوی خۆیان پێکەوە بووە لە بەرامبەردا وەکتوبرا خوێنیان تێکەڵ بووە ئەمڕۆژ پێکەوە لە نێو یاریگان پێشەوە یاریگای و دێتەوە لای مەلا سریان وەریەکرێ یەک لەگەڵ پارێزە نایەبەکان یەک لەگەڵ پارێزە دیارەکان یەک لەو گۆڵ پارێزەی قورئان خوێنێکی نایاب و وەتان خوێنێکی نایابی 4 قوڕنەیە هەڕواتەوە چەپ یاریگا دێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕیزەکانی سەربازانی مارتینەوە لە هاوڕێکانی مەلا سریانەوە لە کوڕانی ئەحمەد عەلی ڕایەنەرەوە هەڕواتەوە ڕاستی یاریگاونە سیخ و لە گواتەیە پەڕێ سیخ و لە گواتەیە پەڕێ ئەنجام تاکو ئێستا گۆڵێکی پێوەڵامە جێگای خۆیەتی بەناوی ڕێخەرانی ئەم خولەوە بەناوی دەستەی سەرپەرشتیارانی ئەم خولەوە سپاسی سەرچەم ئەو پەرێزانە بکەین کە دەستیانە بۆ لاوکاریکردنی ئەم خولا شاکار سپۆرت کە سپۆنسەری خول بۆ بە خەڵاتەکان عارم قالە بەدابینکردنی پۆستەر و فلێکسەکان لیژنەی تیپەمیلەکان بەدابینکردنی دیجێ و میکسەر بەمادی و معنەوی کە بەردەوام لە خزمەت ئەم خولەتا بوون وەرە بەرامبەردا هەڕەواتەوە ڕاستی یاریگا لە بەرامبەردا وەستا سەفەر بێگومان هاوکارێکی دیار و هاوکارێکی گەورە قەڵاو پشت و پەنایەک لە بەش سەرجەم و خولانەی کە لە شاری ڕانیەدا دەکرێتەوە ئەمڕۆژ لە نێو یاریگادا تەشریفیانە چەپ یاریگای ئێستا یاسین الله یاسین و بەڵام نا وەردەگیرێ و دێتەوە ڕاستی یاریگا هەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانە لە بەڵگدا ڕاستی یاریگاوە سەرهەنگ و بەڵام دەبێتە هەڵەیە و سەرهەنگ ڕاستە خۆت داوای لێبوردن لە یاریزان ژمارە سیاسە ئاریانەکە ئاریانە و ڕاستی یاریگای و لای وسامە هێڵا کاکە وسامە دێتەوە لای ئاریان نێوەند یاریگای و دەڕۆدە لای مامۆستا دەشتی عەبدوڵڵا پێشەوە یاریگایە و نایهاپە بەڵام وەردەگیرێ و دەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە عەرزەکانی یاریزانانی مارتینەوە یاریزانێکی مارتین لەسەر زەویدا کەوتوە عەوتی ئیبراهیم سەلامەت ئینشاءالله و عەوتی وسەلامەت ئینشاءالله بۆ تەواوی یاریزانانی نێو یاریگا وەسپاسێکی تەواو پێپایان وەسەرجەم ئەو ناوپشیوانانی کە لە یەکەم یاریەوە تاکو و یاری کۆتایی ئەم خولەیان پەڕێوە بردووە ئەسەرجەم ناوپشیوانەکانی ئەم خولە بەخۆبەخشی یاریەکانی ئەم خولەیان پەڕێوە بردووە ڕاستی یاریگایە هەڕوێتەوە لای دانە دڵشاد خیاڵە دانە دڵشاد هەڕواتەوە چەپ یاریگە لای مامۆستا دەشتی عەبدوڵڵایە مامۆستا دەشتی وەرگیرە
دابان للركاية زياد السيخ ولكي طوال وكاتي يا كميديا ديو بيتا بيتا تيباري انجام كتاكو يستاوي دي بي ام بيقومان انجام كوليجي بي والامي يعني زناني دابانا الراس يا رجاية سانانك لما براو ركاني اللي سرتو بستاوي ستا بيشو يا رجاية من يا الله دروا مدى سيدانا لما فريد فريم مارسيلو انا يابا حسن مارسيلو فييرا انا يابا انا توبك وردقري وديتا ولا سامر سامر تلو يا رجاية عطاني لوا ولا برشواني يا رزانان لرزكاني يا رزاناني دابانا يا رزاني شماني عشتا رزان شاوري بشتيبان توبك شبجيك بيشو يا رجا ياسين وردقري وديتا ولا اريان ياسين اريان سلامات ان شاء الله اريان سلامات ياسين نمشيوين ما شاء الله عليك انا بشوندي يا رزانان رزكاني يا رزاناني كوراي دابانا شابي يا رجال عروات وجارك ديكا يوتا وشير كنترول يا رزان شمال نودنا عبد الله جليل ياخذنا وسهل عنك بيشو يا رجال ولا مسانا ودورة ولاستي خوي برسرا وتوترا ودروات تبترا ويا رجال وتيتا ولا ملا سريان على ملا سريان ملا توبك ودكري دكوري وتيتا ولا مارسيلو شابي يا رجايا بيشو يستلم الترسيدار برمنا اسان ودروات ولا كوراني شوار قرنا يا رزاناني مارتينا ولتا مارتين ديوي امرو لدركاي كولي كرانا وبدا مارتين ديوي امرو سرجم ريقا كاني برو قوتو ماركتين دقيقة توا تاكل لك وتاي داويتك الليلة بوكينا ويدركاي كمين كولي نيو يا ريكا الله يبني وني يا ريكاوا نور شودي يا رزان حلبست وسلامات ان شاء الله بو يا رزان حلبست وسلامات نك بو البست بو طواوي يا رزاناني نيو يا ريكا اواني اللي وخاتشي ازاد رشدام رتشي فيانيا يا ريكا ازاد رش براستي يكلونا وقرصاني كردستانا العراب بردودة ازاد رش يكلو يا نانيكا بكمان خاونا بيتش قرص بوا وكتر ما يقوى بوا براستي هميشه مترسيدار بوا حالنا بمهندي زانياري ما بي زياد لسي صالو نيوي تواو هيچ يعني هيچ خولي كردستان نيتواني وبيت ام ياري جايو بيباتوا هيچ يعني يك نيتواني وا لبردم چه ورشتا ميشو بنوسيتوا هيچ يعني يك نيتواني وا اللي وا زاد رشتا بس خاله وبرواتوا أزاد رش بو خوي سامي خويا بو خوي كوني خويا او يديت أزاد رش قاتشي لبزي او يديت أزاد رش بشوكاتي عروات وشبي يا رجال سامان الله يا سامان الله يا سامان توبي جينا يا ابو بلا مسان في دوله وتنوي يا رجايا لا تنش تستي راستي كورباريز ملا سريانا و عروات دفتر يا رجاو أبيت اللي تاني كول وماني كول لعمر شوندي يا رزانان لرزكاني يا رزاناني كوراني ماردينو شابي يا رجايا رويت وجارك ديكا نشير كنترول يا رزانان لرزكاني يا رزاناني كوراني دابانو بيشو يا رجايا يستاو مدرسي دارا بالا يا بالا فيصل الله يا بالا فيصل الله عروات بالي شابي يا رجايا وديتا وشير كنترول يا رزان ماردين ديتا ولا او بير عبد الله او بير تروى او بير نايابا او بير ولا مسنا ودا تشيلي ودروات وشير كنترول يا رزان لاني ودي يا رجايا سامال ما شاء الله سامال او شوي ساما برهان او شويك لي رزان نايابا كان الرابر دو كردستان كاويش ساما برهان كلا يستاد لا اوروبايا على بملتي بي نيوكاسل اف سي دايري انجامنا شابي يا رجال عروات وشير كنترول يا رزانان لاني ودي يا رجال كوراني مارتينا لا كوراني قلاي شوار قرنا ودانر يعني دانر شيان يلا دانر دروات دانر اسان وردقي يوديت ولا ياسين عم دانر نيفا ساني الريقه بدا توبقي لي ورقي دانر ما شاء الله دانر باس يا كاتو الله
نایابە جێگت جەبار دوێتەوە لای مەمۆستا دەشتی عەبدوڵڵا دەشتی و جێگر وەردەگیرێ و دێتەوە لای تانەر تانەر تاڕوانایاپا تانەر دێتەوە ئێستا مەترسیدارە بەڵام نا منۆم شیوە دەڵێ چەڵێک لە گۆرەدانی و یاریزانێکی تاپان لەسەر زەویدایە هەریزانێکی تاپان لەسەر زەویدای ماردین هەرچەندە پێویستی بە گۆڵە هەرچەندە پێویستی بە گەڕانەوەیە بەڵام تۆپەکە دەخەنە دەرەوە یاریگە ئافەرین بۆ یاریزانی ژمارە حەوت لە پێکاتی یاریزانانی ماردینەوە زانیان عەمەر کە تۆپ دەخاتە دەرەوە یاریگە لە پێناو جیهانی سەلامەتی یاریزانان نێو یاریگە ئەگومان دەفەری ڕاپەڕینگە خاوەن پێنجیانەیە عەرانی و چوار قورنە لە خولی نایابی کوردستان عەڵاتزێ لە خولی پلەیەکی کوردستان سەنگەسەر و حاجیەوە لە خولی پلە دوی کوردستانە تاکو ئێستا بەردەوامیانێ و بە دوای سەرکەوتندا دەگەڕێن عەرانیە کە ساڵی ڕابردوو توانی سەر بکەوێ پاش زیاتر لە 20 ساڵی تەواو بۆ خولی نایابی کوردستان لە بەرامبەردا چوار قورنەیەک دەتوانی زۆر بە خێرایی لە پلە دوو لە پلە یەکەوە سەرکەوێ و هەنکەو بەرەو خولی نایابنێ و ئێستاش ئەوەی ماوە هەڵاتزەی جوانی دەڤەری ڕاپەڕینەکە بێگومان ئەیانەوە بە خێرای سەرکەوتن بەدەستپێنن و بە خێرای سەر بکەون خولی پلەیەکی کوردستان وەلا بنێن و لە خولی نایابی کوردستاندا ببنە سێ گوچکەی پەرمۆدا و بتوانن دەڤەری ڕاپەڕی زیاتر شکۆدارتر بکەن ببنە سێیانە لە خولی نایابی کوردستان ئێمەش بێگومان لێرەوە هیوای سەرکەوتن بۆ هەر پێنجیانەکەی دەفەری ڕاپەڕی نەخواسینی ئەڵڵا مەدەسیدارە و لێدانێک واسان هیواتارین ئەڕانی و چوار قورنە لە خولی نایاب بە ئەنجامێکی باشیانە بێ قەڵاتزێش بەرەو نایاب سەرکەوێ سەنگەسەر و حاجیاواش لە کێشاوی خولی پلە دووەکانی کوردستان پێنەتەرێ لە پلە یەکدا بەرەو نایاب هەوڵ بدەن و سەرکەون تاکو دەڤەری ڕاپەڕین بێتە یەکەمین دەڤەرگە پێنجیانی لە خولی نایابدا بێ ئێستا دوویانەی لە خولی نایابە یەک لە پلە یەک و دوو لە پلە دوو ڕاستی یاریگایە هەرواتەوە جارێک دیکە لە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لەرزەکانی یاریزانانی کوڕانی دەڤەری ڕاپەڕینەوە لە یاریزانانی چوار قورنەوە هەرواتەوە جارێک دیکە دێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕێزەکانی ماردین ئاریان مەشاءڵڵا لێبێ یاڵە ئاریان مەشاءڵڵا لێبێ 39 خولەکی تەواو تێپەڕێ 39 خولەکی تەواو وەلاتەنین 39 خولەکی تەواو بەجێ دێڵین ئەنجام تاکو ئێستا گۆڵێکی پێوەڵامە گۆڵێک لە بەشەوەندی یاریزانانی دابان کە تاکو ئێستا خاوەن ناسناوەکەن هەرواتەوە جارێکی دیکە دێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی بێگومان ماردینەوە نێوەن یاریگایە هەرواتەوە ژێر کۆنتڕۆڵی سەربازانی بناری حاجیلە لە نێوەندەوە دەڕواتەوە جارێکی دیکە کوڕانی بناری حاجیلە لە بەرامبەر سەربازانی کێوەڕەش لە تاکو ئێستا وەستاون لە نێو یاریگای ئاساتەڕەش لە نێو خاچی ئاساتەڕەش کە ئەنجامەکە لە بەشەوەندی یاریزانانی کوڕانی داپانە تاکو ئێستا گۆڵێکی پێوەڵام ئەنجام لە بەرژەوەندی داپانی بەرگزەردی نێو یاریگایە 40 خولەکی تەواو تێپەڕیوە 40 خولەکی تەواومان وەلا ناوە ئەنجام تاکو ئێستاوەی لە بەرچاوانە و لە نێوازا دەڕەشدا وەستاوە گۆڵێکی پێوەڵامی داپانە پۆستێکاتە مەدەسیدارە ئاسانە دەرەوە یاریگایە گۆشەیە داپان سەر بە کێشەیە بۆ ماردین سەر ئێشەیە لە ڕاستی یاریکاوە لێدانی گۆشەیە و لە کۆتا 5 خولەکی کاتی یاسایی لە کۆتا 5 خولەکی کاتی قانونی و کاتی فەرمی لە کۆتا و 5 خولەکەی کە لە نێوە کاتی یەکەم داماوە چێ دەچوانێت گۆڵ تۆمارکە لە نێوەم یاریکایە داپان لە پێناو دووەمین گۆڵ لە بەرامبەر سەربازانی ماردین لە پێناو گۆڵی گەڕانەوە لە پێناو گۆڵی ئێستانەوە لە پێناو گۆڵی ژیانەوە دێتەوە پاڵی ڕاستی یاریگا دێتەوە لە یاریزانانی داپان و بەڵام نا ئاسانەوە شیرە ئاراستی مامۆستا ئەو پیر عەبدوڵڵا ئەو پیر وەردەگیرێ هەرواتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانانی داپان و نایابە پێشەوە یاریگای مەدەسیدارە هەرواتەوە ناسارە دێتەوە جارێکی دیکە و دەگۆڕێ یاریزانیشمان لە بیست ئارام ئەڵڵا مەدەسیدارە دەڕوا یا جافا دەمێک دوورە
وەردەچینێ و دێتەوە لای کوڕانی بەرەی سووری نێویاریکا ئای لەو ڕەنگە ئاڵە نایابا چەپی یاریکای و داواتەوە ئەڵڵا جافە نایابا جافە بەرەو چۆ جافە مەترسیدارە عەبدوڵڵا جەلیل عەبدوڵڵا جەلیل ئەوەی عەبدوڵڵا جەلیلە ئای عەبدوڵڵا جەلیلە ئاسانە و تێرەوە یاریکایە بێگومان ئەبێتە لێدانی کۆڵ و مالی کۆڵە بەرشەوەندی یاریزانان لە ڕیزەکانی یاریزانانی کوڕانی ماردینەوە لە کۆتا خولەکەکانی کاتی فەرمی نیوەکەیەتی یەکەمی ئەم یاریەدا پێشەوە یاریگایە هەرواتەوە جارێکی کەوتێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانان لە نێوەندی یاریگاوە دەڕواتەوە لای کوڕانی ماردین یاریزان ئاریان پێشەوە یاریگای نایابە ئاریانە بەڵام ئاسانە ئاناستی عەوتی ئیبراهیم ئەلام کەمێک دوورە لە عەوتیەوە و تۆپەکە وەردەچیرێتەوە و دەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵی گۆڵپەرێزی ژمارە یەک گۆڵپەرێزێکی نایابی ئەمڕۆکە گۆڵپارێز خەباتە خەبات یانە پێشەوە یاریگا هەرواتەوە جارێکە لەتەوە لای یاریزان ساماڵ تەکۆرە پاراستی جافە عەبدوڵڵا جەلیل عەبدوڵڵا جەلیل بەڵام دوورە لە ئاستی پێویستەوەی عەبدوڵڵا دوورە لە ئاستی پێویستەوەی عەبدوڵڵا جافە الله يا جعفر الله يا عبد الله جليل توبكا وردەچیرێ و ناڕواتەوە شێر کۆنتڕۆڵ یاریزانان لەرزەکانی یاریزانانی کوڕانی دابانەوە لە پاڵی چەپی یاریگاوە لێتانی کۆشێ و کۆرنر لە بەرشەوەندی یاریزانان لەرزەکانی یاریزانانی دابان مەترسیدارە کۆتا خولەکەکان تەرسناکە کۆتا خولەکەکان نازدارە کۆتا خولەکەکان پۆرسیەکاتەوە ئێستا واسانە واردەژینێ و دێتەوە باڵی چەپی یاریگا دێتەوە لای یاریزانانی ماردین و ئێستا پێشەوە یاریگای ئۆفساید و ناوژیوێن دۆستانی هەستەکانی بەرزەکاتەوە و ئاماشە ئۆفسایدەکە لە بەشەوەندی یاریزانان لەرزەکانی یاریزانانی داپال و دێتەوە شێر کۆنتڕۆڵی کوڕانی پەرێکزەردی نێوێریە یەک خولەک لە کاتی یاسایی یەک خولەک لە کاتی فەرمی یەک خولەک لە کاتی قانونی ماوە ئەنجام تاکو ئێستا گۆڵێکی پێوەڵامی نێو یاریگایە هەرواتەوە جارێکە لەتەوە شێر کۆنتڕۆڵی یاریزانان لەرزەکانی یاریزانانی کوڕانی بەرزەردەوە لەسەر باسانی دابانەوە لەعپان وەریەگرێ ئێستا و ساماڵ پۆرسیەکاتەوە یا ئەڵڵا وێتەوە لە جافە بەڵام ئاسانە وەردەچیرێ دەڕواتەوە شێر کۆنتڕۆڵی یاریزانی ژمانە سیاسی هێرزان ئاریان وەرگیرە لە جوتیارە لێشەوە یاریکایەم نازدارە جافە عەبدوڵڵا جەلیل عەبدوڵڵا دەکۆرێ عەبدوڵڵا ساماڵ بورهان بەڵام ئاسانە عەبدوڵڵایە عەبدوڵڵا دەڕوا و لە کۆتا چێکەکان چاوی لە گۆڵی دڵنیاییە پێشەوە یاریکایە بەڵام ئاسانە دێتەوە لای ئەوپیر لە ئەوپیرش وەردەچیرێ دەڕواتەوە لای ئاریان مەترسیدارە ئاریان دەکۆرە و نازدارە ئەوپیر مەشەئەڵڵا ئەوپیر دەڕوا ئەوپیر ئێستا نایابە لە بەرامبەر ئاورەکانی پێشەوە یاریکا پاراستێ هەڵپەست و بەڵام ناوژیوان دەڵێ نا هێچەڵەیەک لە گۆڕێتانەیە سامان تۆپەکە نایاپانە وەردەگرێ و دێتەوە باڵی چەپی یاریکا دەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزان یاسی ناکرم بەڵام ئەسیانە دەرەوە یاریگای بێگومان دەبێت سێرەدانی کۆ بێگومان بەناوی ڕێکخەرانی ئەم خولەوە سپاسێکی بێپایان بۆ برایانی نەژدەی ١٠٤ و لە بەرامبەردا ئاسایشی ڕاپەڕی کە ئەمڕۆ لە نێو یاریگای ئازادە ڕەشدا ئامادە تاکو و باشترین شێواز لە ئەمنیەتی تەواوی یاریزانان و هاندەرانی نێو ئەم یاریگایە دڵنیا بنەوە ئێمەش بەناوی ڕێکخەرانی ئەم خولەوە سپاسێکی تەواو بێپایانمانەیە بۆ یەک بە یەکیان و بە خێراتێکی کەرم و گۆڕیانەکەین بەخێر بێن سەر و سەر چاوان ڕاستی یاریگایە هەڵواتەوە چارێکی دیکە و دێتەوە ژێر کۆنتڕۆڵی پەرگیریکاران لە کوڕانی تاپانەوە لە کۆتا تۆپەکانی نیوەکاتی یەکەم دەوەڵەم ئاسانە وەردەژیرێ وەردەخرێتەوە لای هاوپیر عەبدوڵڵایە هاوپیر پاراستی ئاریان هاوپیر ئاریان زانیار ئاریان لەبەر هەڵ ئاریان هەڵەیە لە بەرشەوەندی ئاریانە هەڵەیە لە بەرشەوەندی ئاریانە لێکەڕێ
یاریزان ژمارە هەفتە یاریزان باڵا فەیسوڵڵا پێشەوە یاریگای وێستا و تەڕوا وسامە عاسیس نایاپۆ یا عەودی یا عەودی ئیبراهیم توپەکەی لێ وەردەگیرێ بێگومان دێتەوە پاری ڕاست یاریکا خۆشەویستان و ئازیزان ئامادەبوانی نێو یاریکا شەکیرانی دەنجی ڕاستی میرەبانی لێرەدا بەم شێوازە هاتینە کۆتایی نیوەکاتی یەکەم بە ئەنجامی گۆڵێکی پێوەڵامی کوڕانی دابان دەستپێکی نیوەکاتی دووەم بەخوای گەورەتان دەستپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاته. انشاءالله لەگەی میدوم دادینەوە خزمەتان